پێشەکی بەخێر بێن سەر چاو بەرنامەی بەخشین. من ناوم حەسەن عەبدولحەمید ڕەشیدە، دانیشتووی کەلار گەڕەکی شەیدان. من لە 15/3/2017 عملیاتی کیستی ئەوم بۆ کرا لەسەر جگەرم. مایەکی پێچوو هەر ئەملەلایەن پیامەکەوتیان ئەم ئاوە کیسەیەکیان داناو لێرامە کە ئاوەکە ئەو زەرداوە تێچێت کەم بێت و نەمێنێ. یەک دوو عملیاتی بۆم کرد و لە خەستەخانەی شۆڕش خوانمی. عملیاتی زراو یەک دوو بەر لە زراومە بوو، یەکیان دەرکرد و یەکیان ژی شکاند. ئەوە دەرد و سەمانگە لە ئین خوانمی لە خەستەخانەی شۆڕش. 4 عملیاتم بۆ کرا. خەستەرەی دڵێوکو ئەم سۆندەیانە دەرکرد و زەرعی جگەر و ئەمانیان بۆم کرد. دەور 4-5 مانگ لە هەندستان مامون. سە لە خۆ بەزێ باشم بەس قاچمە ئاوسێت. وەڵاهی تێچووی عملیاتی هەندستان 5 دەفتەرونیوی کرد. 5 دەفتەرونی و کە هاتمەوە ئیتر هیچ وە دەستمەوە نەما. کە هیچ وە دەستمەوە نەما قەرزاریش یەقەمی گرت و مەجبوور بووم خانەکەم فرۆشت و ئێستا ئەم خانەی خۆمە بەکرایەمتیە. خاوەنی 4-5 مناڵم، کچێکی تالاسیمام هەیە. وەڵاهی ڕۆژانە بێژم ئەم دوانە ئەوێ 10 شەو بۆ 10 بەیانی بیخۆیت. ئیتر ئەوانش ئەخۆی بەس ئەمانە دکتۆر وتێتی ئەوێ هەتایە بیخۆی. وەڵی ئەمە لە هەندستان و بۆم هاو تاقەتێکم بۆ هاو وە 4 گڵا. لێل ئەماوە 4 گڵا بۆم هاو. ئیتر ئەمە ئیسا لە سلێمانی سندم ئەمە وە 100,000 زۆریان فەرق. کاک حسەن ئێمە لە بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە بەو ئومێدەی کە بۆ ماوەیەک بتانی هەندێک عیلاجی خۆتی پێ بکڕی و ببێتە مای بارسووکیەک بۆ بەڕێستان. زۆر سوپاس چانەکەم، زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەم کە منیان بەسەر کردووە. زۆر سوپاسی ئەو خێرخوازانەکەم کە هاوکاری منیان کردو و دەستگیرۆی منیان کردووە. منیش داوا لە ئەو خێرخوازانەکەم یارمەتیم بدەن لەبەرەوەی خاوەنی 4-5 مناڵم و ئێستاکە لە کرا دەژیم. زۆر سوپاستانەکەم. ناوم شەیدایە، شەیدا ئیسماعیل محەممەد. زۆر دەستخۆشی لەو خێرخوازانەکەم کە ئێمەی کەوتە بیر و لەبەر خاتری ئەو مناڵە هەتیوانش کە ئێمەی کەوتە بیر ئەو هەدەی بۆ ئێمە ناردووە. یا ڕەبی خوای گەورە لێ ڕازی بێ. زۆر مەمنونین. خوای گەورە پاداشتی بداتەوە. ئینشاءالله خوا بە گوێرەی حەجێ بۆی بنووسی. ئیتر خۆمیشە بەخوا 3-4 نەخۆشی درێژخایەنم هەیە. بەخوای گەورە بۆنەی کرێخانە و ئیجار و مەسروف گرانە و خۆم 3 مناڵ هاتیوم هەیە.
سیان براکەشم کەوتەتە سرم براکەم مردووە ئیتر زۆر وەزعمان خراپە بەخوا مناڵەکانم حەبوو قەترەی تەلەستیما خۆن هەتا مردن ئەبێ و ئیلاجە درێژخایەنە بخۆن جاری وایە و بۆنەی کرێخان و وەزعمان ئاوایە و ئیشکەرێکمان نییە بڕوا بکە بە دەڕۆژ بە 11 ڕۆژ نایخۆنەوە ئیلاجانە زۆر پێیداوە زن کە نەیخۆن خۆمیشم نەخۆشی دڵم هەیە زەختم هەیە غودەم هەیە ئیتر داواکارم لەو خێرخوازانە بە ویژدانی خۆیان لەو دەوڵەمەنانە چاوێکمان پێ بخشێن و بەزیان بێ بە حاڵ و وەزعمانە ئیتر حاڵ و وەزعیشم ئاوایە هیچ دەسڵاتێکم نییە حساب کە دایکی 6 مناڵم ئیسە بوومە بە دایکی 6 مناڵ داوا زۆر وەزعمان خراپە ئەگەر ئاگاتان لە وەزعمان بێ زۆر مەمنونتانەوین خوای گەورە لێتان ڕازی بێ زۆر وەزعم خراپە تەنگە نەفەسمەکە 5 نەوە حەپی درێژخایە نەخۆم جاروایەوە بۆنەی زروفمان ناگونجێت ئیشکەرمان نییە زۆر وەزعمان خراپە خوشکە شەیدا ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو دیاری بۆ بەڕێستان هێناوە لەو خێر و سەدەقانەی کە خەڵکی خێرخواز دەیهێنن بۆ دەستگاکەمان بە ئومێدەوەی کە بۆ ماوەیەک بتانی بژێوی خۆتان و ئەو منداڵە بێ باوکانەی پێ بەڕێ بکەیت و بتانی هەندێک چارەسەر بۆ خۆت پێی بکڕی بۆ هاوکارێ من زۆر مەمنونتانم دەستخۆشی لەو خێرخوازانە شەکەم لە ئێوەش کە فریایی ئێمە کەوتن و خوای گەورە لێتان ڕازی بێ خوای گەورە پاداشتان بداتەوە ئیشەڵڵا دوعای خێرەکەم کە زیاتریشتان پێ ببەخشن و لەبەرەوەی ئێوەش چاوتان بە فەقیر و فقراوە بێ و یارمەتی ئەم بێ باوکانە و ئەم هەژارانە بدەن و خوای گەورە لێتان ڕازی بێ مەساگیە من ئەم مناڵانمە هەیە ئەم کەنشمە ئەمەلیات کریاوە دەستم ناچێ فەقیر ومە کرێکاری نەوێت دامایی نییە بەخۆ هیچ بۆ نەکریاوە هەتا ئیساکە ئەم مناڵانمەوە دامای بڵێ ڕێ باوکیان خوا لە گوناحی خۆش بۆ ڕوێتە ڕێ خۆیوە ئەو ئێتر هەوە بۆ بەختی و دامایی هەوڵ نەسەناو هەتا ڕۆژارێکی ئیمڕۆ هیچ ئیشێکمنەوە هیچ کاسپێکنەوە بیکەم بسمانێ بێ خێرێکی هاوردێ دینێشی هاوردێ بەخوا هەکرێکاری بۆ بەختی نێ ئیتر ئاوا دامایی نێکردمە هیچ نییە وەڵا خۆم هەروە دالێ و ئەدالێ و چت بێ بژارە بێ ئەچین ئەیکەینەوە بەرەی سیروان ئیشێتر بێویکەینەوە بەرەی سیروان ئیتر کارێک کشتی بێویکەین و ئیتر سوێکش حاوینێ بێت تەماتەڕنینێ زەرعاتێ چتە بێ ئەچین ئەیکەین ئیتر ئەوە هەموو کار و کاسپێکمانە بەخوا ڕۆژانەی وا هەیە 20 ڕۆژانەی وا هەیە 10,000 و 20,000 و 15,000 ئیتر ئاواسانە و ڕۆژانەوە وەکرێ مشتی ڕۆسان 5 کەسە خۆمان 5 ئەو کوڕە و یەکەتر بچکەڵی تشم هەیە کاسبکاری کە کەسم نییە کاسبکارێکم بۆکە خۆ خۆم نیە کە کارێک کاسبێکیان بۆکەم هیچ نییە سوێ بەهار بێ قمرێ گایە سەوزەیە چێ دەبچێ خۆمەرە بچم خۆیان بۆیانەکەم و دەم خۆمەیان فرۆشم بۆیان ئیتر ئەوە هەموو ڕەنج ڕاستێکمە ئەو ڕاتەڕێەوە پێ خوشکە بەهێم بە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی ملیۆنە دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستان هێناوە بەو ئومێدەی کە بتوانن بۆ ماوەیەک ژیانی پێبەڕێ بکەن و وەکو هاوکاریەک بێ بۆ ئێوە بەشتانە ڕێکۆلێتان بەزیاکە بەرخشم بەرداوانە و بەردەمە بەشێمەیان ناردێ و هاوردیانە بۆ ئێمە خوالیان وەزیاکە خوا لە خێرەوە خواز دەوەڵتەوە خوا بەخشینی ئەو بەرنامەشەکەم خوا لە ئێو کەسیشە بەزیاکە ئێوەی هاوردێت ئێوەی بەشێوەی نەوڕی من ئارامەکرێمم لە شاری کەلار لە 2007
چاوەکانم لە دەست داوە ئەیتر ئەو ژیانەی بەسەرم ناهات لە 2007 بۆ ئێستا سپاس بۆ خی گەورە ڕاستە من هەردوو چاوم لە دەستدا بەڵام الحەمدلله یعنی سپاسی خی گەورەی لەسەر دەکەم سپاس بۆ ئەڵڵا بەس بە شەوانە گڵۆپی ئیشکات ئەیبینم بەڵام تارماییکی ڕەشبان چاو مەگرێت دۆستێ برایەکەوە لە پاڵما دانیشەیە نازانم مەسەلەن سەر و دەم و چاو شتی چیشکڵێکە سپی پێستە ئەسمەرە یا مەسەلەن تیجلێکی لە بەرایەنە وەڵاو شتانە مامۆساگیان ناگەن وەڵی مامۆساگیان تەقریرەکانم داوە دۆستێک بردی بۆ وڵاتی ئەڵمانیا بووم ئیتر لەوێنە دکتۆرەکان سەیریان کردبوو وتیان و ئەمە ئێمە سەیری ئەم تەقریراکەین بەم تەقریرە ناتوانین ئیشکەین ئەگەر خۆی بێبۆیرا بۆی هەیە ئێمە لێرە چارەسەری بکەین ئیتر منیش هەوڵێکی زۆرم داوە تا ئێستا سبحان الله هێشتا کە قسمەت جوتی نەکردووە من لە 2006 مانگی 11 ژیانی ئەو سەرگیرم پێکێنا خاوەن دوو منداڵ مامۆساگیان مامۆسارام ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزتان هێناوە بە ئومێدەی کە بۆ ماوەیەک ژیانی پێ بەڕێ بکەن و ئەوەی کە پێداویستی خۆتانە پێی دابین بکەن انشاءالله. ئینشاءالله من دەستخۆشیتان لێکە مامۆساگیان کەوە لە بەرنامەی بەخشینەوە سەردانی هەموو کەسە خاوەن پێداویستی تایبەت و ئەو خەڵکە هەژارە ئەکەن من دەستخۆشیتان لێ یەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دەستخۆشی لە خێرخوازانی شەکەم هیوادارم هەموو کات و ساتێک خەمخۆری خەڵکی فەقیر و هەژار و خاوەن پێداویستی تایبەت بن دەستخۆشیتان لێ یەکەم هیوای سەرکەوتن